بینەرانی خۆشەویستی بەرنامەی لێکدانەوەی هەواڵی تەلەڤیزیۆنی کۆمەڵام کاتتان باش. خۆشەویستان، دەستپێکی ساڵی تازەی خوێندن بۆ منداڵانی ئێران و بنەماڵەکانیان دەستپێکی کۆمەڵێکی بەرچاو گیر و گرفت و مشکلاتە کە ڕژیمی کۆماری ئیسلامی بە هەموو شێوەیە خۆی لێ بواردووە. ڕژیمێک کە جگە لە داسەپاندنی شێوەی ئاموزش و بەکارهێنانی سەدەی ناوەڕاستی و تا سەر ئێسقان مەسەبی خۆی خوڵقێنەری ئەو نەوعا کێشەی ئابووری و کۆمەڵایەتیە بۆ خوێندکاران و مندەماڵەکانیان. ئەم ساڵی تازەی خوێندن لە چەهل و مەرجێکدا دەست پێ دەکات و منداڵان دەبێ ڕوبەڕووی چە ببنەوە و کۆمەڵێک پرسیاری تر بابەتی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆمانە کە بە میوانداری هاوڕێهێرشی فەتحی ئەندامی حزبی کۆمونیستی ئێران دەیخەینە بەر باس و لێکۆڵینەوە. هاوڕێ هێرش بەخێر بێن بۆ ئەم بەرنمەیە و ساڵی تازەی خوێندن ئیمساڵ لە چەهل و مەرجێکات دەستی پێەکە. زۆر سپاس هاوڕێ گوڵناز، ڕێز و سڵاوم هەیە بۆ خۆت و هاوکارانت و هەروەها ڕێز و سڵاوم هەیە بۆ بینەرانی کۆمەڵە تێوێ. لە ڕاستیدا لە حاڵەتی ئاساییە پرۆسەی خوێندن لە ئێران دەیان کەموکورتی هەیە، چجا ئیستا پرسی خۆپارێزی کۆرۆنا هاتووەتە ئاراوە. کەمتەرخەمی کۆماری ئیسلامی لە ئاست خەڵکی ئێران لە رابطە لەگەڵ کۆرۆنا ئەوەیە ئەیبینین ڕۆژانە شاهیدی مەرگومیرێکی زۆرین. ڕۆژێکەوە کە کۆرۆنا هاتووە پرۆسەی خوێندن لە ئێران بە واتەی وشە پەکی کەوتووە. قوتابیەکان خەرجی ڕۆژانەی خۆیان بۆ دابین ناکرێت، چۆن بتوانن هێڵێکی ئینترنێتی بەردەوام دابین بکەن. ئەمە لەوەها هەلومەرجێکایە کە پرۆسەی خوێندن دەست پێکات ئەمساڵ، ئەویش بە شێوەیە ئانلاینە کە کێشە و گرفتێکی زۆری بۆ قوتابیان و خوێندکاران دروست کردووە حتا بۆ بنەماڵەکانیشیان. هاوڕێ هێرش دەوترێ بۆ ماوەیەکی تریژ منداڵان دەبێت لە ڕێگای ئۆنلاینەوە بەشداری کلاسە دەرسیەکان بکەن. ئایا بنەماڵەکان دەتوانن وەڵام دەرەوەی دابینکردنی مۆبایل و تەبلت و شتی تر بن؟ لە ڕاستیە ئەوە کێشەیەکی گەورەیە، بە تایبەتی بۆ خەڵکی مەحرومی دێهاتەکان و شارەکان. هەروواکە ئاگادارن لەم شەرایەتی تەوەڕم و گرانی و فەقر و هەژاری و نەداری و بێکاریە کە بۆ خەڵک پێشاتووە زۆر ئاسان نییە کە بتوانن کەرەستالێ وەکو مۆبایل و تابلێت و لەپتاب و ئەم جۆرشتانە تەهیەکەن بۆ مناڵەکانیان، لەگەڵ ئەکە ئێمە شاهێدی هەموو ئەم تەزاد تەبەقاتی و فاصلەی تەبەقاتین لە کۆمەلگای سرمایەداری ئێرانە. بۆیە ئەمە خۆی کێشەیەکی گەورە ئەنێتەوە. لەلایەکی تریشەوە ئەگەر سیر بکەین ئەم مناڵانەی کە تازە دەست بە دەرس خوێندنەکەن، یانێ ئەڕۆنە کلاس یەک وانە چۆن لەسەر کلاسی حضوری نیەن بەس بە نوێشتاری و ئەوانەیە، ئەمەش کێشەی درۆستەکات کە بۆ منداڵان ئەکرێت دڵسەردیان کاتەوە لە خوێندن، چۆن لە کلاسی حضوریان نیەن کە جسمی معلم ببینن، دەمی معلم ببینن، نازانم حرەکاتی دەستی معلم ببینن، بە شێوەی پیویست مامۆستا مەسەلەن معلم یارمەتیان بکات. وێ لەلایەکی تریشە و بڕێ لە بنەماڵەکان لە خانەوادەکان سەوادیان نییە، ناتوانن یارمەتی مناڵەکانیان بدەن. ئەمەش دیسان مشکلێکە، یانێ مشکلێکە بۆ مناڵەکان بە وجود هاتووە. هەموو ئەمانە من پێم وابێت مسەبەبی هەموو ئەم مشکلاتە، هەموو ئەم کێشانە خودی کۆماری ئیسلامیە کە کەمتەرخەم بوو لە رابطە لەگەڵ کۆرۆناوە لە نەهێنانی واکسنی کۆرۆنا لە کاتی پێویستە. بۆیە ئەمڕۆ ئەو وەعزیەتەکە ئەیبینین هەموو دەستخۆشی ئەوەیە کە کۆماری ئیسلامی بەسەر ئەو خەڵکەیە هێناوە، ئەحساس مەسئولیەت نەکردن لە قبال خەڵک و لە قبال
قوتابیان و خوێندکارانە. بەڵای هاوڕێهێر سیستمی پەروەردە لە ئێران سیستمێکی سقەت و منداڵان فێری ئەنواعی شتی نامناسب دەکات. پێتان وایە ڕژیم بۆ وا دەکات؟ ڕاستی بێت هەمومان ئاگادارین کۆماری ئیسلامی بۆ ئەوەی کە لەسەر کار بمێنێتەوە، بۆیە کە ئیدامە بە حیاتی خۆی بدات، منداڵان هەوڵەدات کە منداڵان بە جەهل و خرافە فێرکە، یانێ جەهل و خرافە بواتە مێشکی منداڵانەوە کە خۆمانە بینینی تر لە کلاسە دەرسیەکانە لە ئبتداییە لە ئەسحابی فیلە و بیگرە تا زۆر شتێکی تر نازانم کلاسی قورئان و دینی و ئەم جۆرە شتانە کە لە جیاتی ئەوانە کە ئەکریا شتایەکی علمی کە یارمەتی دەربێ بۆ منداڵان شتی لێ و فێر بن. بەڵام متاسفانە بۆ ئەوەی کە لەسەر کار بمێنێتەوە هەوڵی داوە هەمیشە لە ڕێگەی جەهل و خرافەوە بڕوات. ئەنا مەدرسە خۆی مهمترین نهادگەلی ئیجتماعیە بۆ تربیەت و ئاموزشی ئەسڵی ترین، یعنی ڕکنی تعلیم و تربیەتە، منزوو لە تربیەتی صحیحە بۆ خوێندکار بۆ قوتابی لە لەحاظی ئەخلاقیە و علمیە و ئاموزش ئیجتماعیە و هەموو ئەمانە. بەڵام بەداخەوە جمهوری ئیسلامی ئیتر لەو ڕەوشانەی ئیسفاداکات بۆیە کە خەڵک نائاگا بێتر جەهل و خرافە فێری منداڵانەکە. بەڵێ لە چه ڕێگایەکەوە دەکرێت بنەماڵە و خەڵکی ئازادی خواست هەوڵی گۆڕینی سیستمی پەروەردە بدەن؟ بە بڕوای من تەنیا ڕێگەی کە ماوەتەوە بۆ خەڵک، یانێ تەنها خوێندکاران نییە، ئەمڕۆ برسیەتی، هەژاری، بێکاری، فەقر، هەموو ئەمانە دەستی بەدەست یەکەوە داوە. خەڵک بەڕاستی ناتوانن مایەحتاجی ڕۆژانەی خۆیان بەراورد دەکەن، بۆیە لە ڕێگەی ئەحتراز و خۆپیشاندانە و لە ناڕەزایەتیە و ئەبێ هەوڵ بدەن کە ئەم پاشەکشەی بەم ڕژیمەکەن، هەم داوا جێگەی کە بۆیان نەکرێت ئەم حکوومەتە جەهل و خرافە ساقط کەن. یانێ تەنیا ڕێگەی بۆ ئەوەی کە بەرەنگاری ئەم سیستمە بیتەوە هەرەوەیە کە لە ڕێگەی ئێعتراز و ئەوانەوەیە. من پرسیارێکم نەماوە لە کۆتاییدا، ئەگەر بەم بۆنەوە شتێک هەیە کە گەرەکتان بێ باسی بکەن بفەرمون. هیوای سەرکەوتن بۆ قوتابیان و خوێندکاران و مامۆستایانە خوازم، هیوادارم سەرکەوتوو بوون لە هەموو بوارەکانی ژیانیانە، بە تایبەتی لە بواری خوێندنە. قسەیەکی زۆرترم نییە، من دەستخۆشی لێواکەم. زۆر سپاس هاوڕێ گوڵناس، جارێکی تر ماندوو نەبن. سپاس بۆ ئامادەبوونت. مەمنون. بەڵە بینەرانی خۆشەویست، ئەوەی کە بینیتان بەرنامەی لێکدانەوەی هەواڵی ئەمڕۆ بوو کە تایبەت بوو بە دەستپێکی ساڵی تازەی خوێندن و گیر و گرفتەکانی بەردەمی خوێندکاران کە وێڕای هاوڕێ هێرشی فەتحی ئەندامی حزبی کۆمۆنیست ئێران دامانەبەر باس و گفتوگۆ. سپاس بەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوو.